ممتاز حەیدەری یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد لە ئێستا لە مەراسیمێکی شایستەیە کۆبەرهەمی نووسینەکانی ئەو بڵاوکرایەوە دیارە لە 18 بەرگە تەواوی کتێبەکانی ئەو لە مەراسیمێکی تایبەتە لە شاری هەولێریا زۆر خۆشەویست پێشکەش بە ئاماجەبوان کرا. لە مەراسیمێکدا لە هەولێر بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە نووسەران و ڕووناکبیران نووسەر و ڕۆژنامەنووس ممتاز حەیدەری کۆبەرهەمی نووسینەکانی خۆی لە کتێبێکی 18 بەرگیدا بڵاو کردەوە. لە وتەیەکدا بۆ کورسات مەگەزین نووسەر و ڕۆژنامەنووس ممتاز حەیدەری باسی لە ناوەڕۆکی نووسینەکانی کرد کە لە ماوەی تەمەنی نووسین و کاری ڕۆژنامەنووسی خۆی کە چەندین قۆناغی جیاجیایی لە خۆ گرتووە. ممتاز حەیدەری تەمەنی 85 ساڵە و زیاتر لە 6 ساڵە کاری ڕۆژنامەنووسی دەکات و لە پاڵەوەشدا دەیان کتێبی نووسیوە و بە چاپی گەیاندوو.